زەینەب عەلی خانمێکی کوردی تەمەن 22 ساڵە خەڵکی قامشلۆیە لە شاری ڤێنای پایتەختی نەمسا بۆتە پسپۆر و ڕاهێنەر لە بواری فریاکەوتنی خێرا. زەینەب ڕووداوێکی مەترسیدار ئەم ماوەی ڕووی داوە، تێیدا توانیوێتی ژیانی دوو منداڵی ساوە ڕزگار بکە. ئەو جگە لەوەی کە لە بواری فریاکەوتندا کار دەکە، ڕاهێنەریشە، مامۆستایە، وانە دەڵێتەوە لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی هەروە فریاگوزاری سەرەتایی لە نەمسا. زەینەب لە نەمسا ئێستا لەگەڵمە. زەینەب تو بخێراتی، ئەستخوازم بە چیرۆکە وان دوو زارۆکە دەست پێ بکەم ئەوەکو تە ڕزگارکردن ئەو چاوا بتوتکاری بۆمە بەحس بکەین. ڕۆژ باش، چیرۆکە یا سەرڤیدیۆم داخستی؟ بەڵێ بەڵێ دەنگێم بکرد؟ خۆم gelek ویدیۆ داخستن سەر ئینستاگرام و سەر تیکتۆک ئە بخۆنێت بالام دێ تێژی کیژە ویدیۆت کرد کارە بسمور بێژی بۆ سکارم ژۆر بێژم. ئەرێ ئەوە تو تە بەحس کردە کو تو دبێژی دایکێک بوو دوو زارۆکیان بچووک جەموێ بوون و من ئەو ڕزگارکردن زارۆک لە مرنێ. ئەو زارۆکێ منانی ژیانێ قەزداتە. ئەرێ ئەرێ ئەڤانە هین تەمەنێم gelekî بچووکوس 18 ساڵی بووم، حالak شمار هات ئەم چوونێ گۆ پیرەکێک دجانیە ڕاستەن وڵۆ زوو چێبوو گۆ ئەو زارۆک بێژی یانێ یعنی ئەڤ چتەهانێ هەموو سیارە ئالیکاریە بلەست چێبوو ئەو زارۆکات ژیانێ و ناویژی کردن زەینەب. نافکردن زەینەب. بێژا هەنێکی بەلام بەحسی کارێتە بکەین. تە چما ئەفکار هەڵبژارت، یعنی 18 ساڵی کارەکە و هەفکاریە خەڵکێت کەی لێگەلک چیرۆکە نەخۆشی تێدەنەنە، تە چما ئەفکار هەڵبژارت؟ بەڵێ ڕاستە. تەمەنم 18 ساڵی بوو ئەس چووم تەرەفی پزیشکی مدیت ئەو هەیەجانە دلێم لێ دەرنەکەت. ئەس بێتر چووم مدیت مالیکاریا بلەست دیت مدیت هەیەجانە دلێم ور دەردکەوێ ڕابوو دەست پێکرد تەمەنە 18 ساڵی دەست مام 3 ساڵا تێدە پشتی 3 ساڵە ئەس بووم مامۆستا ئالیکاریا بلەست و بەری دە هەفتیە ئەستەیرکام هات دەدی vêdekê ast hene astan bilind bû bi temenekî gelekî biçûçik û gelek halê ji mir hatin mixabin dilê me ro sertêşe bes astan bilind bû stêrkam hat ev jî xweş bû hat mirin û ji xêrî ez gelekî ji karê xwe ونهاتو راهن تو مامۆستای تکاری هەنێکجی بەحسی مامۆستایەتیا خۆ بکەیت چ دکەی؟ بله از مامۆستیا ئالیکاریە بلەزم یعنی هەنێک هەنێ پزیشک شغلن لە خەستەخانەیە دوێ حەد ساڵە دەرزێکی ئالیکاریە بلەست چێکن 8 ساعت یا 16 ساعت و ji bo wê yekê ez li wê dekêm û ez didim wa yanî dextorin profîsorin û tiştekî herî xweş ji bîr nakim derbikêm li Parlemana Nemsa Vîyenayê min derz da yekî Parlemanê hat cem got Zeynep tu ji kû derê yê min got ez Kurdim ji Rojava me got Zeynep zanî bû tiştekî wilo ez bejna xwe li ber te û li ber jinê Kurd tewînim ser vê dilê wê qewîn û ser vê jîrbûna we yanî vêne gelekî kêfxweş muxtî ev gotin ji mir got. باشە پلانێن تە چنە پشتی وێ یعنی ئەڤاکو تەنەها کردێت 22 ساڵی مرۆ ئەمرێ خانما ناپرسە لێ تەبخوا گوتی ئەس 22 ساڵی مە تخوازی چ بکەیت شتێن نو زێدەتر تخوازی چ بکەیت؟ أنا من الحمد لله قلت شتكرني بتمنكي بتوجك هين دليم دبو وأجي وكي رونيكي برجع بين بقول هرم كاري بوليس أو جي ما بود دليم ده إن شاء الله زي كاري بكم بس أنا استخوينا مش بقول أستخوين بلنتر بكم يعني تمنكي بتوجك وقت از درباست بما مستحمو تشيل بين شيء صار يعني اس بيسود صاري درباست بم استخوازم أستخوين بلنتر بكم وتشتكي هين قنشتر بكم وحري جرين دليم ده تشيكي بورو جاباكم هەر سەرکەفتێبی زەینەب عەلی دگەل مەبوو لە نەمسا گەلە گەلک سپاس